بێگومان ئۆرکسترای لاوانی سلێمانی لە ماوەی ڕابردوودا و بگرێ لە ئێستاشدا چەندین کاری ناوازە و چەندین کۆنسێرتی جوانیان لە شاری سلێمانی لە شاری پایتەختی ڕۆشنبیری ساز کردووە و سبەینێش یەکێک لە کۆنسێرتەکانی خۆیان کە ماوەیەکە خۆیان بۆ ئامادە کردووە نمایش و پێشکەشیەکەن کە لە ژێرناوی میوزیک نازنامەی گەلێکە پاراستنی ڕستەنایەتی ئەرکی سەرشانی ئێمەیە کە ئەمە ناونیشانی کۆنسێرتەکەیە و ئێستا هەسا و ئەمیر کێکێکە لە ژەنیاران لێرە میوانە قسەی زیاتر لەسەر کۆنسێرتەکەکەین بەخێربێ هەساوخان زۆر بەخێربێ سپاس لە کێوە خۆتان ئامادە کردووە بۆ کۆنسێرتەکە کە بڕیارتان پێما بێت 2 ساڵە کۆنسێرتان نەبووە سپاس دەکەم سەرەتا سپاس بۆ میوانداریە ڕاستەکەی نزیکی مانگونی وەک زیاترە پرۆڤاکەین لە ماوەی ڕابردووە دووبارە وەستاینەوە لە بەرەوەی بارودۆخی کۆرۆنا کەمێک هەڵکشا ناچابووین بۆستینەوە لە پرۆڤەکردن و تقریبا 2 هەفتەیە دەستمان کردەوە بە پرۆڤە و ئینشەڵا سبەینێ کۆنسێرتێکی جوان بە دڵی بینەرانمان سازەکەی زۆر باشە ئەتوانن لە ماوەیەکی کورتا بۆ نمونە لە ماوەی 2 هەفتەیە بتوانن کۆنسێرتێکە پێما بێ بەرهەمی زۆریشتان ئامادێ مادەی زۆرتان هەیە کە سبەینێ ڕاستیەکەی خۆشحاڵانە ئۆرکسترای لاوانی سلێمانی کە 10 ساڵە دامەزراوە و بەردەوامین لەو کاتەوە بەداخەوە 2 ساڵی ڕابردوو بە بۆنەی بارودۆخی دارایی و بە بۆنەی ڤایرۆسی کۆرۆناوە نەماتوانی کۆنسێرت بکەین ئەگنا کۆنسێرتەکانمان ساڵانەیە هەر ساڵە کۆنسێرتی خۆمان هەیە ئەم 2 ساڵی دوایی نەمان کرام ساڵ دەستمان پێکرێتەوە 8مین کۆنسێرتی ساڵانەمانەکە ژەنیارەکان لە سەرەتای ئۆرکستراکەوە لەگەڵمان ژەنیاری تازەیە لە ناوەوە ڕەنگە هەنێکمان بەداخەوە لێمان بڕۆن بەڵام هەمویان لە توانایەکی باشان کە توانایان هەیە لە ماوەی 2 مانگە مادەی باش ئامادە بکەن زۆر باش ئەو مادانی کە سبەینێ پێشکەشەکرێ چین و لەلایەن کێوە ئامادە کراون مادەکان ئیتر یان مادەی کوردیە مادەی جیهانیە یانیش ئەوە تا مامۆساکە خۆی مادەکان ئەنووسێتەوە و بە ئەم دابشکردنەوەی مادەکان نووسینە و نۆتەکان مامۆساکە خۆی پێی هەڵاستێت و بۆ شێوەی کە لەگەڵ چۆنەڵی شێوازی ئۆرکستراکی ئێمە بگونجە و لەگەڵ ژەنیارەکانمانە بگونجێ دابەشیەکاتەوە زۆر باش ئاماژەت بۆوە کرد کە ماوەی 2 ساڵە هیچ کارێکتان نەبوو هیچ کۆنسێرتێکتان نەبوو بەتایبەتی لە دوای ڤایرۆسی کۆرۆنا ئەم قەیرانە و ئەم لێکدا بڕانە بۆ ئێوە ینی ئێستا هەستێکی خۆشە کە دیسانەوە جارێکی ترێتنەوە ناوهۆڵ و دیسانەوە پرۆڤاکەن بەنیازن بەردەوامیتان هەبێەوە کۆنسێرتەکە هەر لە شاری سلێمانی نمایش نەکەن بەدڵنیایەوە ئینشاءڵڵا ئەوەی بۆ ئێمە گرنگە لێرەیە ڕاستی ئابوووریە سپۆنسەرێکە بۆ ئێمە چکە بەبێ بوونی سپۆنسەرێک ئێمە ناتوانین ئەو ئەرکە زۆرە بە تاقتێنیا لەسەر گیرفانی خۆمان دابینی بکەین ڕاستە ئێمە فێرگەی ئۆرکسترای لاوانمان هەیە بەڵام فێرگەکە تەنها توانای ئەوەی هەیە مەسرەفی فێرگەکە خۆی دابین کاتەوە ناتوانێت مەسرەفی کۆنسێرتێک دەربێنێتەوە لەبەرەوەی ئەرکی زۆرە کۆنسێرت ئەو دابڕانش بۆ ئێمە هەڵبەتە کە ناخۆش بوو هەم نەک بەتەنیا بۆ ئێمە بۆ هەموو ژەنیاران بۆ ژەنیێرانی سلێمانی بۆ ژەنیێرانی کوردستان ناخۆشە ئەو دابڕانە شتێکی ئاسان نییە بە تایبەت لە مۆزیکا لە دانیشتن پێکەوەیە تۆ ئیستیجابەی کە دروستە بێ لە نێوان ژەنیارەکانە بە دابڕانێکی زۆر تا ڕادەیەک چۆڵی بۆ ئەوانیش ناخۆشە بەڵام خۆشحاڵانە ئێستا دەستمان پێکردێتەوە ئەوە هەموو شتێکە بۆ ئێمە زۆر باشە جگە لە ئێستا کە ئێوە لە ئامادەکاریە بوون ئەم ماوەیە بەیەکەوە بوون کاتەکانی تر ئێوە چۆنەزان خۆتەزانین کە ژەنیار پێویستی بە ڕاهێنانی بەردەوام هەیە کاتی دیاری کراوتان هەیە ژەنیارەکان بۆ ئەوەی کە کۆ ببنەوە ڕاهێنان بکەن بەتایبەتی ژەنیارە نوێیەکان کێنە ناو گروپەکەتان بەڵێ وەکوتم ئۆرکستراکە 10 ساڵە دامەزرا و زۆربەی زۆری ژەنیارەکان تەقریبەتوان بڵم لە سایانەوە پێنجی ژەنیارەکان بەرهەمی فێرگەی ئۆرکسترای لاوانن ئەنی هەر لە فێرگەکەیە وانە ئەخوێن و هەفتەی 2 جار وانە وەرئەگرن خۆشبەختانە ئەگەنە توانایەک بە مودەیەکی کەم کە بتوانن لە ئۆرکسترایە بەشداری بکەن چکە منهەجەکەمان هەم ئەکادمیە و هەم منهەجێکی جیهانیە زۆر باشە فێرگەکەتان ئەگەر تۆزێک قسە لەسەر ئەوە بکەین لە تەمەنی چەند ساڵەوە ئێوە بۆ نمونە کراوەیە خوێندکار وەربگرن و ڕۆژانە مەشق بکات فێرگەکەمان لە تەمەنی 5 ساڵیەوە
فێرخواز وەرئەگرێ بۆ ئامێرەکانی پیانۆ کەمانچا گیتار و ئەگەر کەسێکیش حەز بکە پرۆڤە بە سەوتی بکات ئەوە شەر لای ئێمە شوێنی ئەبێتەوە بە خۆشحاڵیەوە لە 5 ساڵێ وەرەگرە و تا ئەو کاتێک کە هەر کەسێک بەخۆی حەز بکات لە هەرتەمەنێکە. زۆر باش. هیچ ئەندامێکتان هەبوو کە لە مناڵیەوە لەگەڵ ئێوە بۆ ئێستا یەکێک بێت لە ئەندامەکانی؟ بەڵێ یەکێک لەوانە کچێکمانە ناوی ژولیایە. ژولیا لە 5 ساڵیەوە لای مامۆستا ئاکۆیە. ئێستا پێم وایە بێ 14-15 ساڵە بێ هەم ژەنیارێکی بەتوانایە هەم لە پیانۆ هەم لە کەمانچە و هەم لە سەوتیشا پرۆڤە ئەکا. و نەک بەتەنیا ژولیا ژەنیاری تریشمان هەیە بە هەمان شێوەیە. تۆ خۆشت لە مناڵیەوە خەریکی بۆ بزانم؟ من لە مناڵیەوە خەریکم بەڵام ئیتر جیلی ئێمە بەر بارودۆخێکی قرس و دارایی کەوتین هەنە دابڕانی تێەکە بەر فێرگەکە نەکەوتون ئێوە. زۆر باشە. کە کۆ ئەبنەوە بۆ نمونە بیر لە سازدانی کۆنسرتێک ئەکەنەوە تەنیا بیر لەوەکەنەوە کە هەندێک مادەی جیهانی بێنن نمایشی بکەن و جارێکی تر بە شێوازی خۆتان بێنەوە بەگوێی ئەو کەسانی کە ئامادەی کۆنسرتەکەی ئێوە ئەبنیان مەبەستیشتانە هەندێک بەرهەمی کوردی بە تایبەتی کە تازەکردنەوەی بۆ بکەن یان بەرهەمی نوێ بن نمایش و پێشکەشی بکەن واتە داهێنان بکەن. بەڵێ بە خۆشحالیەوە کردومانە ساڵی 2019 بوو هەڵە نەبم مانگی دوو بوو کۆنسرتێکمان کرد ڤارسین چەمبەر میوزیک. ڤارسین چەمبەر میوزیک هەر لەناو ئۆرکسترای لاوانایە چەند ژەنیارێکن لە شێوازی چەمبەر میوزیکا داهانیشن ئەسفەکەن گۆرانی پێشکەشەکەن کە ئەمانە تا ڕادەیەک ئەو بابەتانی ئەو مادانی لەوێ پێشکەشەکرێ لە دانانی مامۆستا ئاکۆ خۆیەتی دانان و دابشکردنەوەی خۆیەتی هەم بۆ ئۆرکستراکەش بە هەمان شێوە بەدەر لە مادەی کوردی کە بە خۆشحاڵیەوە مادە کوردەکانیش ئەسفەکەینەوە لە فۆرمێکی کلاسیکە مادەی جیهانی و مادەشمان هەیە مامۆستا ئاکۆ خۆی کۆمپۆسی کردووە. زۆر باشە. مێژوویەکی گەورەتان هەیە ئێوە بێگومان و خۆش ئاماژەوە پێکرد کە ماوەی 2 ساڵە ئێوە بەرهەمتان هەیە ئەم بەرهەمانە لەکوێ ئەرشیفەکرێت ئەرشیفێکی تایبەت بە خۆتان هەیە چەناڵێکتان هەیە کە بەرهەمەکانی خۆتان و ئۆرکستراکان و هەموو ساڵێک ئەو بەرهەمانی کە پێشکەش و نمایشیەکانیان چالاکیەکانی ڕۆژانەی فێرگەکەتانی تیان نمایش بکەن. وەکو ئەرشیفی ئەکاونتێکی یوتیوب ئەوە بەداخەوە ئەوە زۆر جدیتر بین لەوەیە ئەکاونتمان هەیە بەڵام هێندە ئاکتیڤمان نەکردووە کە ئەمە خەتای خۆمانە بەڵام پیجمان هەیە لە فەیسبوک بە ناوی سلێمانی یوث ئۆرکسترا ئۆرکسترای لاوانی سلێمانی هەم کۆنسرتەکانمان هەم بۆ نمونە ڕەوشی فێرگە هەم ئەگەر ساڵانە لە کاتی پشوەکانە بەبیر فێرخوازانی ئازیزی ئەهێنینەوە کە ئێمە هێشتا بەردەوامین لەبەرەوەی فێرگەکەی ئێمە تەنها بۆ نمونە لە هاوینانە خولەکانی نییە بەڵکو خولەکانی بەردەوامە بۆیە ئەوەی کە هەمانە و چالاکیەکانمان زیاتر لە فەیسبوکەوە بڵاوەکەینەوە. زۆر باشە. ئەو کەسانی کە ئامادەی کۆنسرتەکانی ئێوەن تا چەندێک خەڵکی ئاسایی تایە ئەوانەی کە پەیوەندیان بە موسیقاوە نیە تەنیا پێیان خۆشە گوێگر بن بە خۆشحاڵیەوە توانیمانە جێگەی خۆمان بکەینەوە کە خەڵکی ئاسایش بێتە کۆنسرتەکانمان دانیشە. زۆر باشە. پلانتان داناوە بۆ ئەوی کە لە داهاتۆ بۆ نمونە هەندێک بەرهەمی تۆمارکراوتان هەبێ هەندێک کات هەندێک بەرهەمی ئێوە بینەوە لە بەتایبەتی لە کەناڵی کورسات ئەمە چه هەستێک ئەیە بە ئێوە کە بۆ نمونە کەناڵەکانی ڕاگەیاندن گرنگیتان پێ ئەیەن یان گرنگی کەناڵەکانی ڕاگەیاندن ئەگەر پرسیارەکەم ئاوا لێ بکەم بۆ ئێوە چییە ینی بەرهەمەکانی ئێوە تەنها لە ڕۆژێکان نمایشی ناکەن و کۆمەڵێک خەڵک بێت گوێتان لێ بگرێ بەڵکو دواتر لە کەناڵەکانی ڕاگەیاندنیشەوە ئەو کەسانی کە دەرفەتیان نەبووە ئەتوانن گوێ لە بەرهەمەکانی ئێوە بگرن. ئەمە جێ خۆشحاڵێ بێ بۆ ئێمە گەر کەناڵەکان پشتگیریمان بکەن لەم بابەتەیە هەڵبەتە ئەوەشەکێتەوە سەر کەناڵەکان خۆیان تا چ ئەسێک ئامادەیان تایە بۆ ئەم شتە هەنگاو بنن لەگەڵ ئێمەیە. وەکو خۆشمان بەرهەمی تۆمارکراومان هەیە و چەند بەرهەمێکیش هەیە کە بەرهەمی کوردی و زۆر جوانن بەرهەمی ئۆرکسترای لاوان خۆیەتی مامۆستا ئاکۆ عەزیز کە ڕابەری ئۆرکستراکەیە ئەو نووسیوێتەوە چەند بەرهەمێکی زۆر کوردی و جوان بەڵام بە بۆنەی زروفی داراییەوە دەرفەت نەبووە کە بتوانین هەم تۆمار و هەم کلیپی بۆ بکەین. ئەگەر نامادەکانمان ئامادەیە و چەند مادەیەکی تۆمارکراویشمان هەیە بەڵام کلیپی بۆ نەکراوە.